بەڕێز لاهور تاالبانی بەڕێوەبەری ئاژانسی هەواڵگەری زانیاری و ئاسایشی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سەرەتا بەوە دەست پێ بکەین، دژە ترۆر چۆن دروست بوو، کەی دروست بووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە پێشەکی. دژە تیرۆر، فکری دژە تیرۆر لە ساڵی 2010 کۆتایی ساڵی 2002 لە کاتی هاتنی هێزێکی ئەمریکی بەنهێنی بۆ ئامادەکاری بۆ شەڕی دژی سەدام بۆ 2003 بیرۆکەیەک بۆ دروست بوو لەگەڵ چەند هەواڵێک دەستماندا ئەم ئیشە بە هاوکاری ئەمریکا لە ساڵی 2002 دەتوانم بڵێم لە گروپێکی بچووکەوە دروست بوو و ئەمڕۆ لەخوا بەزیاد بە هێزێکی گەورەیە و هێزێکی کاریگەرە لەسەر ئاستی ناوچەکە. بەڵێ ڕۆڵی ئەمریکا لە سازکردنی ئەم دژە ترۆرە چی بووە؟ ڕۆڵی بەردەوامی ئەمریکا بەردەوامی پشگیری ئەمریکامان هەبەوە، پێم وایە بەبێ ئەمریکایمە نەمان دەتوانی ئەوە بین کە هەین ئێستا ئەوە ئەمە بۆی لێرە سوپاسی ئەمریکاکەین بۆ ئەو ڕۆڵەیە کە بینیویانە لە دروستکردنی لە بیدایەتەوە لە دروستکردنی هێزی دژە تیرۆر و لە پشتیوانیە بەردەوامەکانی کە دەیکەن ئێستاش لە هێزی دژە تیرۆر. ئێوە وەکو دژە ترۆر ڕۆڵتان چی بووە لە شەڕی دژی داعش بە گشتێکە باسی بکەیت؟ پێم وایە ڕۆڵێکی زۆر کاریگەرمان بینیوە و شاید بۆ ئەوە زۆرە لەبەرەوەی ئێمە هێزێکی مەشق پێکراوە بووین و بەردەوام مەشقوڕاهێنانمان کردەوە و ئەو چەک و تەقەمەنانەی کە ئێمە هەمان بووە لەلایەن ئەمریکاوە پێماندراوە چەک و تەقەمەنی پێشکەوتوو بوون و پێم وایە هەم مەشقکردنەکە هەموو چەک و تەقەمەنانی کە هەبووە بوونەتە سەبەبی ئەوەی کە ئێمە بتوانین بەرامبەر داعش زۆر کاریگەر بین و هێزێکی ڕێکخرا و ئامادە بین و بتوانین لە زۆربەی جەبەکان ئێمە تێکیان بشکێنین و پاڵپشتێکی گەورە بین بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە لێرەوە دەمێت دەستخۆشیان لێ بکەم زیاتر لە ساڵ و نیوەکە قارەمانانە لە سەنگەرەکانی بەرگری شەرەف و کەرامەتی کورد و کوردستانیەکان نەپارێزن. بەڵێ ئەوەی ئێمە دەبینین دوو دەستگای دژە ترۆر هەیە، یەکێکیان لە ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە، ئەوەی دیکەیان کە ئەوەی ئێوەیە لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. چی هەمە هەنجیەک و هاوکاریەک لە نێوانتاندا هەیە؟ دەستگای دژە تیرۆر و هێزی سەربازیەکەم پێم وایە ماوەی ساڵێکە هەوڵدراوە هێزێکی تر دروست بکرێت کە وایە سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانە. ئێمە لە ساڵ 2002 دامەزراوین، هەوڵە دەین کە هاوکاری یەکتری بکەین، تاوەکو ئێستا هاوکاریی ئۆتۆ یەکتریمان نەکردەوە، بەڵام هەوڵە دەین لە داهاتوو هاوکاری یەکتری بکەین. حکوومەتەکانی ناوچەکە ئەوانەی دەور دراوسێ و ئەوانە هەریەکە و چۆن مامەرە لەگەڵ کۆمەڵی یاخود دەستگای دژە ترۆر دەکەن؟ حکوومەتانی ناوچەکە ئێمە ئیشەکانمان ئیشکارەکانمان زیاتر لەگەڵ هێزی هاوپەیمانانە، لەگەڵ هێزی بەریتانیا و کەنەدیەکان و ئەمریکا و ئەو هێزانەی کە هاوپەیمانن ئێستا لە شەڕی دژی داعش. کار و چالاکیەکانمان زیاتر لەگەڵ ئەوانە، جار بەجاریش لەگەڵ حکوومەتی عێراقی و هێزە تایبەتەکانی حکوومەتی عێراقی هاوکاریمان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی داعش. بڵێ ئێوە لە زۆر بوونە ئەوەتەن باس کردیا ڕاگەیان کە مژدە بە خەڵکتاندا کە یارمەتی و کومەک بە یەپەگە دەگاتن. دەکرێت باسی ئەوە بکەی پەیوەندی و هاوکاری ئێوە لەگەڵ یەپەگەیان چۆن؟ بە خۆشحاڵیەوە ئێڵێم مەشانەزی و ئێڵێم بڕاستی ئێمە ڕۆڵی کاریگەرمان هەبووە لە ناساندنی یەپەگە بە وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی ئەمریکا. ئەوان خوشکوبرای ئێمن لە ڕۆژاوای کوردستان پێویستیان بە یارمەتی بوو، هەر چوار دەوریان گیراوە و لە کاتێکا کە پێویستیان بە هاوکاری بۆ ئێمە هەموو هەوڵەکانی خۆمان چڕوپڕ کردەوە بە تایبەتی لەگەڵ دەوڵەتی ئەمریکا لە دەستپێکردنی قەسفەکانی کوبانی کە کوبانی مەحاسر کرابوو و لە ئەگەری کەوتنا بوو. بە سوپاسەوە دەوڵەتی ئەمریکا ئەو داوایانەی کە ئێمە هەمان بۆ قبوڵیان کرد و هاتنە سەرخەت و توانیان ببنە پشتیوانێکی باش بۆ هێزەکانی یەپەگا بۆی کوبانی بێتە سمبولێک و بێتە سەرەتای تێکشکاندنی داعش. چۆ پێش ئەو پێم وایە داعش لەی چۆنێک تێک نەشکا بوو و مەترسیێکی گەورە بوو لەسەر جیهان، بەڵام دوای ئەوە کە توانرا ئەم هێزە تێک بشکێنرێت لە کوبانی لە ڕێی ئەو هەموو کچ و کوڕە گەنجە کوردەوە، هەم بۆ کورد دەستکەوتێکی گەورە بوو، هەم بۆ ئەمریکاش بم پێم وایە بیدایەتێکی باش بوو و ئەوە تەشجیعی ئەمریکای کە زیاتر لەگەڵ ئەو هێزە هاوکار بێ و ئێمە بەردەوام تەشجیعی ئەمریکا و ئەو وڵاتانەمان کردووە کە هاوکاری هێزەکانی یەپەگە بکەن بۆ لە ناوبردننی
دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام. بۆ پێی کە بەڕێستان ڕۆڵەکی گرنگتان هەبووە لە دروستکردنی پەیوەندی لە نێوان یەپەگە و ئەمریکا دەکرێت باسیەوە بۆ بکەی ئاستی هاوکاری و پەیوەندی ئەم دوولایانە لە چ ئاستێکە؟ وەکو باسم کرد ئێمە هیچ سنوورێکمان نییە لەگەڵ هێزەکانی یەپەگە. خۆتان نزانن ئەوان سنووریان بە برادرانی پارتیەوە زیاتر، بەڵام بە پێی توانە ئێمە هەوڵمان داوەکە ڕاهێنان و مەشق بە هەندێک لە هێزەکانیان بکەین و بەدام و دەستگا ئەمنیەکانیان بکەین بۆی بتوانن باشتر خۆیان بپارێزن لە هێرشی تێروریستی داعش و هەوڵمان داوە هاوپەیمانان هەروەها و ڕۆڵمان هەبووە لە دابینکردنی ئەو چەک و تەقەمەنیانەی کە بەدەستیان دەگا چەندین جار وەکو باسم کە ڕۆڵمان هەبووە لە دووبارە قەناعەت پێکردنەوەی هێزی هاوپەیمانانەوە بە تایبەتی هێزەکانی ئەمریکا کە چەک و تەقەمەنی زیاتریان پێ بدەن لەبەرەوەی ئەوانیش دەتوانن هاوکاری ئێمە بن لە شەڕی دژی داعش دەتوانیوێنە ڕۆڵی بەرچاو ببینن لە سووریا. وەکو باسم کرد حدودی ساکس پیکۆ نەماوە بە هاتنی داعش ئەو حدودە لە ناو چووە، بۆیە شەڕی داعش دەبێت وەکو یەک شەڕ تەماشا بکرێت، ناکرێت تۆ شەڕی داعش لە سووریا بە شێوازێک تەماشا بکەیت وە شەڕی دژی داعش لە کوردستانی عێراق و لە عێراق بە شێوازێکی تر تەماشا بکەیت. ئەم حدودانە نەماون و داعش دەوڵەتێکی خلافەتێکی ڕاگەیاندوە، بۆیە بێ ئەو هێزانەی کە لە ئەرزی واقع شەڕی داعش دەکەن بە یەک چاو سیر بکرێن و هاوکاری بکرێن و هەوڵ بدرێ هەماهەنگی زیاتر لە بینی ئەو هێزانە پەیدا بکرێت. زۆر جار لێرە و لەوێ گلەیی لە تورکیا دەکرێت کە هەندێک جار کار ئاسانی بۆ با بڵێن گروپی یا کۆمەڵی داعش دروست دەکاتن. ئێوەش کە هەوڵتان داوە و یارمەتی و کومەکی با بڵێن یەپەگە بکرێتن، ئایا مە هیچ کێشەیەکی بۆ ئێوە دروست نەکردو لەگەڵ حکومەتی تورکیا؟ ئێمە لە گفتوگۆدا لەگەڵ حکومەتی تورکیا و هەندێک جار گلەیی ئەویان لێ کردوین کە ئێمە بووینەتە سەبەبی ئەوەی کە عیلاقاتێکی فراوان دروست بێ بۆ یەپەگە لە بینی ئەوروپا و وڵاتانی دەرەوە وڵاتانی وەک ئەمریکا و ئێمەش بە دڵنیایەوە جوابەکە ئێمە بۆ ئەوام وەکە ئێمە ئەو تەسیری هەمانە بەسەر یەپەگەوە هەوڵ دەدەین بە شێوازێکی باش بەکاری بێنین و هەوڵ دەدەین دۆستایەتی دروستکەین لە بینی گەلانی ڕۆژ ئاوا و وڵاتی تورکیا و یەپەگە دەتوانێت ئەو سنوورانە بپارێزیێ باشتر لەوەی کە داعش دەتوانێت بیپارێزیێ. بۆیە حەقی وایە حکومەتی تورکیاش چاو بخشێنێتەوە بەو شێوازی مامەڵەکردنە لەگەڵ هێزەکانی یەپەگە. پێم وایە دەتوانن بیانکەن بە دۆستی خۆیان و بتوانن سنوورەکان بپارێزن و نەیەڵن تەرۆریستان دزە بکەنە ناو خاکی تورکیا، بۆ ئەوە بە قازانجی هەموو لایەکە و نەشمان شاردوتەوە کە ئێمە ڕۆڵی یەپەگە بە ڕۆڵێکی کاریگەر دەزانین لە بەرەنگاربوونەوەی داعش و ئێستا ئێمە پێویستمان بە هێزی هاوشێوەی یەپەگەی بۆی بتوانێت هاوشانبەشانی برا پێشمەرگەکانی نیان لە کوردستانی عێراق بتوانن هەمومان بەیەکەوە ئەم مەترسیە گەورەیە لەسەر ناوچەکە بەیەکەوە لە ناوبەرین. بەڕاستی ئەی کابوو با بڵێن ڕۆڵی یەپەگە و پەگەکە لە با بڵێن لە باشووری کەرکووک و لە دەڤەری مەخمور و هەروە لە شنگال چۆن دەبینن بۆ هاوکاریکردنی پێشمەرگەی هەرێمی کوردستان و دژە ترۆریش؟ دیارە لە وەکو دژە تیرۆر هەماهەنگێکی ئاوهامان نەبووە لەوێ ئێمە لە هەموو شەڕەکانە بەشداریمان کردەوە، بەڵام هێزی پەکەکە وجودی هەبوو. ئەوش پێم وایە وەختی خۆ لەسەر داوای بەڕێز کاک مەسعود لە مەخمور و هەم هاتنە منتیقی کەرکووک بۆ بەشداریکردن لە شەڕی دژی داعش، هەر وەک چۆن هەندێک هێزی تری ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردەکان وجودیان هەیە لەو جەبهانە و توانیویان ڕۆڵی کاریگەر ببینن شان بەشانی برا پێشمەرگەکانیان و حەقی وایە دەستخۆشیان لێ بکرێ. بەڕاستی ئەوانیش باسی مەخمور کرد، ئێوەش وەکو دژە ترۆر وەبزانام ڕۆڵێکی گرنگتان هەبوو لە مەسلەی مەخمور و لێ نەگەڕان کە داعش بێتە پێشەوە. دەکرێت باسی ئەومان بۆ بکەیت چۆن بوو چۆن نەبووە؟ وەڵا بە شانازیەوە ئەمە کاتە لە جەلەولا بووین داوامان لێکرا کە چێ داوای کرد؟ برادرانی پارتی دموکراتی کوردستان داوایان کرد لە بەڕێز کاک کۆسرەت ئەو کاتە و ئێمە بە شانازیە وتمان بەسەر چاوە هەولێر و سلێمانی و کوبانی فەرقی نییە بۆ ئێمە لە هەر شوێنێک کورد پێویستی بێمە بە ئێمە ئامادەین و بە شانازی بە خۆشحاڵیەوە چوین و بەشداریمان کرد لە ئازادکردنەوەی شارۆچکەی مەخمور و نەک ڕۆڵمان بینی ئێمە ڕۆڵی سەرەکیمان بینی و تاکە شەهید کە لێوەدرا هێزەکەی دژە تیرۆر بوو لێوە شەهید و برینداریدا توانیمان ڕۆڵی یەکلاکەرەوە ببین لەو شەڕی مەخمور و لە ماوەیەکی کەم و کورتدا توانیمان دەست بەسەر شارۆچکەی مەخموردا بگرینەوە و بدێنەوە بە هێزەکانی ئاسایش و پۆلیس بۆی بتوانن وەک شارەکانی تر مامەڵی لەگەڵ بکەن.
بینە سەر مەسلەی ڕێبازی نوێی ئەمریکا و یاخود نردنی ژمارەیەکی بچووک یا یەکەیەکی بچووک لە هێزی تایبەتی ئەمریکا بۆ سووریا و هەروە گوایە بۆ عێراقش دەبێتن ئەمە چۆن دەبینی ئەم دەستخۆشی لە دەوڵەتی ئەمریکاکەم بە بەو بڕیارەی کە داویانە من ئەو خبرەی کە هەم بێ لەگەڵ ئەو هێزە تایبەتانە پێم وایە 50 کەسی لەو هێزی تایبەتە دەتوانێت ڕۆڵی کاریگەر ببینێ لەسەر ئەرز دەتوانێت ڕۆڵی ڕێخستنەوەی هێزەکانی یەپەگەی یاخود هێزەکانی سووریای دیموکراتە کە لەسەر ئەرزی واقعا شەڕ دەکەن دژی داعش و دەتوانن ڕۆڵی کاریگەر ببینن لە پێکانی هەدەفەکان کە لە ئاسمانەوە دەکرێت ئەمان لە ئەرزەوە دەتوانن تەنسیقی باشتر بکەن لەگەڵ تیارە و هەلیکۆپتەرانی کە بەکاردێن بۆی بتوانن هەدەفەکان باشتر بپێکن و وەکو باسم کرد ئەو خبرەی کە من هەم بوو لەگەڵەوان ئەمانە دەتوانن گۆڕانکاری گەورە بەسەر ئەو شەڕەیەدا بێنن بۆیە من دووبارە دەستخۆشی لە دەوڵەتی ئەمریکاکەم بۆ ئەم بڕیارە بوێرانەی کە داوێتی لە ماوەی پێش کردارێکی لەشکری کرا بۆ ڕزگارکردنی هەندێک لە دیلەکانی کە لای داعش بوو بە پێی هەندێک راپۆرت و هەندێک هەواڵی کە گەیشتووە خەڵکەکە ئەو خەڵکەی کە با بڵێن کوڕەکانیان پێشمەرگەکانیان دیلن لای داعش هەندێک نیگران بنن لەوە و ناڕەزایی دەرەبڕن ئێوەکو دژە ترۆر چی ئەڵێن ئەو کردەوەیە چۆن جارە من لەمێ ئەو ڕاستکەمەوە بەڕاستی ئێمە بە هیچ شوێک بەشداریمان نەکردووە لەو ئۆپۆراسیۆنە و ئەگەر داواشمان لێ بکرابە کە بەشداری بکەین ئێمە زانیاری تەوامان هەبوو لەسەر ئەو سزنە و دابوشمان بە هێزی هاوپەیمانان کە هیچ جۆرە کوردێک وجودی نییە لەو شوێنە ئەمانە تەنها کۆنە بەعسیەکانن کە بەیعەتیان دەداوە بە داعش و هەندێک لە جەماعەتی نەقشبەندی و هەندێک لەو داعشانن کە سەرپێچیان کردووە لەم سزنە کۆکراونەتەوە سەرڕایەوەی کە ئەم جۆرە ئۆپراسیۆنانە ئۆپراسیۆنی باشن بەڵام من پێم وایە ئەمایان لە قازانجی کورد نەبوو ئەم ئۆپراسیۆنەشکی ئێمە تقریباً 69 کەس ڕزگار کرا کە یەک کەسی کوردی تیانە بوو وەکو باسم کرد لەو خەڵکانە پێکات بوون و لە هەمان کاتتا ئێمە مەترسیمان خستە سەرجیانی برا پێشمەرگە دیلەکانمان بۆیە کەسوکاری برا پێشمەرگەکانمان حەقی خۆیانە کە نیگەران بن و دوای ئەوەش بەداخەوە داعش لە تۆڵەی ئۆپراسیۆنە هات چوار پێشمەرگەی دیلی هێناوە لە هەمان شوێن کە عەرەبەکانی لێ ئازاد کرابوو بە زۆر شێوەیەکی دڕندانە و نامرۆڤانە سەری ئەو برا پێشمەرگانیان بڕین بۆیە ئەو حەقە دەدەم بە کەسوکاری ئەو برا پێشمەرگە دیلانەکە ناڕازی بن و گلەیمان لێ بکەن بۆیە دەتوانرا ئەگەر ئۆپراسیۆنێکی لەم شێوەیە لە ئارادا بوو هەوڵماندا بە ئێمە برا پێشمەرگەکانمان کە ئێمە زانیاریمان هەبووان لە مووسڵن ڕزگار کردبە و ژیانمان بەو شێوەیە نەخستپایە خەتەرەوە هاتنە سەر خەت و خۆ تێوەردانی رووسیا لە کێشەی سووریا چی گۆڕانێکی لە سەر گۆڕەپانی شەڕەکەدا کردووە ئایا ئێوە پێدانم وایە کارێکی باشە ئەمە بکرێتن ئێمە سوپاسی هەر کەسێک دەکەین کە بیوێ بێت شەڕی داعش بکە بەڵام پێم وایە ناکرێت هەر کەس و بەجیا هەوڵ بدا کۆلۆسیۆنێک دروستکا بۆ خۆی یاخود مەجموعەیەک دروستکا بڵێ من شەڕی داعشەکەم هیوادارین کە ئەمە نەبێتە هۆی ئەوەی کە کێشەکانی ناوچەکە قوڵتر بێتەوە ئەو هاوپەیمانی کە ئەمریکا سەرپەرشتی دەکرد دەکرا ئەمەی کە ڕوسیاش دەوێت بیکە بەشێک با لەو هاوپەیمانیەوە تەنسیقیان بکرد با بۆی بتوانین کاریگەرتر بێ هینەکە بەڵام بە تاکید ڕۆلی ئەوەی کە دەیگێڕێ پشتیوانی زیاترە و نەیان شارەتۆکەوان ڕاستەخواتن پشتیوانی مانەوەی حکومەتەکەی بەشار ئەسەد بکەن و لەو ڕۆ کاریگەری گەورەی دەبێ و پێم وایە ئەو هێزانەی کە بەتەمای لەناوبردننی حکومەتەکەی بەشار ئەسەد بوون وەکو هەندێک دەوڵەتی خەلیجی و ئەو حکومەتی تورکیاش کە پاڵپشتی هەندێک هێزی کردووە بۆ لەناوبردننی حکومەتەکەی ئەسەد پێم وایە ئەمە بەعکس ئەشکێتەوە بۆیان و پشتیوانی رووسیا هاتنە سەرخەتی ئێران بەم شێوازەی ئاشکرایی کە ئێستا باسی لێوەکەن بەدڵنیاییەوە بەمانای ئەمە دەبێت کە حکومەتەکەی ئەسەد دەمێنێتەوە و ئەگەر گفتوکۆش بکە لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەدڵنیاییەوە بە شێوەیەکی تۆکمەتر و بە دەسەڵاتێکی زۆرترەوە دێت ڕوبەڕووی گفتوگۆکان دەبێتەوە لەگەڵ لە دانیشتەکانە وەک شارەزایەکی لەشکری و هەروەها بەڕێوەبەری دژە ترۆر چۆن دەڕوانە ڕۆڵی تورکیا و ئێران لەو کێشانەدا لە هەرێمەکەدا هەریەکەوە بە شێوازێک ڕۆڵ دەگێڕێ ئێران دیارە ڕۆڵی گەورەی گێڕاوە لە ناوچەکە لە شەڕی دژی داعش و هەر چۆن
بەڕێز کاک مەسعود خۆی یەکەم وڵات بوو کە سوپاسی کرد کە ئێران توانی بێتە هەولێر و چەکوتەخەمەینی بگەنێتە هەولێر لە پێشەوەی هیچ وڵاتێکی تر بگات لە بدایەتە زۆر هاوکاری کوردستانیان کرد و لە عێراقیش توانیان ببنە پاڵپشتێکی گەورە بۆ هێزە شیعیەکان و بە حکومەتی عێراق لە کاتێکا کە هێزە سەربازەکەی عێراق داڕما بوو و هیچ وجودی نەمابوو توانیان ڕۆڵی کاریگەر ببینین لە پشتیوانیکردنی ئەو هێزانە و لە سووریاش بنیمانەکە ڕوبەڕووی هێزەکانی داعش بوونەتەوە تورکیاش دەتوانێت ڕۆڵ ببینێ تاکو و پێش دو سێ مانگ بەر لە ئێستا حەزی نەدەکرد لە بەشدار بێت لە شەڕی دژی داعش بەس دوای ئەوە دیار بوو کە بێتە ناو ئەو تەحالفەی کە هەیە لەوە لە شەڕی دژی داعش بەردەوام بێ هیوادارین کە ئەم هێزانە ئەگەر مەبەست لە ناوبردنی داعشە بتوانن تەنسیقی زیاتر بکەن بە تایبەتی ئەم هێزانەی کە دراوسی هەرێمی کوردستانن و نەبنە سەبەبی ئەوەی کە مشکلەکان گەورەتر بێ بە هیوای ئەوەی کە بتوانن تەنسیق بکەن بۆ لە ناوبردنی داعش بە شێوازێکی ڕاستەقینە نەک هەر کەسەوە بەکاری بینێ بۆ بەرژەوەندی خۆی بێجگە لە داعش هەڕەشە و مەترسیە سەرەکیەکانی دیکەی کە بەرەو ڕووی هەرێمی کوردستانی عێراق بۆتەوە بەلایتەوە چیان داعش هەڕەشێکی گەورەیە وەکو باسم کرد 950 کیلومتر زیاتر ئێمە سنووری هاوبەشمان هەیە لەگەڵ داعش ئێمە چەند کێشەیەکی تر ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بەداخەوە لەم پەترەی ڕابردوو کێشەی ئابووری بۆتە کێشەیەکی گەورە بەڕاستی ئێمە نەمانتوانیوە موچە دابین بکەین بۆ برا پێشمەرگەکانمان بۆ مۆزەفەکانی حکومەت ئەمە کێشەیەکە کە ناکرێت باز نەکرێت و هەروە قەیرانی سیاسیش کە دروست بووە وەلەو کاتەکەی کاتێکی خراپە بەڵام ناکرێت ئێمە چەندین ساڵە هەوڵی بە دیموکراسیکردنی هەوڵەکانی کورد دەدەین و خوێنێکی زۆرمان ڕشتووە لەو پێناوە بین ئێمە ئێستا دیموکراسیەتی هەرێمی کوردستان بخێنە ژێر پرسیارەوە لە بەرچاوی وڵاتانی ڕۆژاوا و وڵاتە دراوسێکانمان بۆ هیوادارم هەموو ئەو حیزب و لایەنانە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ بتوانن کێشەکانیان و بەتابەتی کێشەی سەرۆکایەتی هەرێمیش لەناو پەرلەمان چارەسەر بکەن چوە پەرلەمان مەرجەعە و پەرلەمان بە دەنجی خەڵک هەڵبژێراون ئەو خەڵکانێک کە لە پەرلەمان داوامەکەن بۆیە من دووبارە هیوادارم کە بەخۆیان نابچنەوە هەموو لایەنەکان و بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و کێشەکانیان لەناو پەرلەمانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن بۆی چیتر ئێمە نەبینە گاڵتە جاری و دڵی دوژمنەکانمان خۆش نەکەین. بەڵێ ئەو شانانەی کە لە باشووری کەرکک و هەروەها با بڵێن لە لای دەوروبەری مووسڵ و لای مەخمور ئەوانەیە کە پێشمەرگە دەستی بەسەرداگرتەوە کۆنتترۆلی کردوێتەوە ئایا مەترسی ئەوە هەیە جارشکی لە دەست پێشمەگە دەربسێتەوە نەک بۆ داعش با بڵێن حکوومەتی عێراق بێتەوە لێنەگەڕێک کورد لەوێ بنێتن وەکو سیاسەتی پێشوو دووبارە بکەنەوە دڵنیایی و ئێمە بە خۆمان بۆ هەموو گەرەکان ئامادە بکەین ئەو مەترسێکی هەیە ئەم هێزە ملیشیا شیعانی کە دروست بوون احترامان بۆ هەندێکیان کە دەوری کاریگەریان هەبە بەڵام هەندێک هێز دروست بوون بەڕاستی لە ژێر ڕێنمایی و چاودێری حکومەتی مرکزیدا کار ناکەن و مەترسی ئێمە ئەو نوع هێزانن کە لە داهاتووە ببنە هەڕەشە بۆ سەر ئەو ناوچە ئازادکراوانەی کە پێشمەرگە توانی بیپارێزێ بە خوێنی هەزاران شەهید و تەسەوری من وایە کە ئێمە دووچاری هەندێک کێشابینەوە لەگەڵ ئەو هێزە ملیشیایانە لە داهاتوودا دوای تەوابوونی شەڕی داعش ئەبێ خۆمان ئامادەکرد بێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە هێزانەش. دوا پرسیارم سەبارەت بە تورکیا خۆ دەزانین ڕۆژی یەکشەممە ڕابردوو هەڵبژاردن لە تورکیا کرا و با بڵێن پارتی ئەکەپا سەرکەوتنی بەدەستێنەوە دەتوانێت بەتەنیا حکوومەت ساز بکاتن هەروەهاش هەدەپەش کە تا ئێستا با بڵێن هێزی چوارم بۆ ئێستا بۆتە لایانی با بڵێن سێم تێڕوانی بەرامبەر بەو هەڵبژاردنە و ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە سەبارەت بە هەڵبژاردنەکان چییە؟ خۆشحاڵم کە هەدەپەت دووبارە توانی ڕێژەی تەواوکەر بەدەست بێنێ بۆی بتوانێت بەشدار بێت لە پەرلەمانی تورکیا. من هیوادارم حکومەتی تورکیا دووبارە بگەڕێتەوە بۆ پرۆسی ئاشتی شکم پێم وایە کێشەی کورد لە تورکیا کێشەیەکە ناکرێ باسی لێوە نەکرێ و ئیهمال بکرێ وەلاوە بنرێ و ئەم پێم وایە ناتوان لێ لە ڕووی سەربازیەوە کۆتایی پێ بهێنرێت چکە چەندین ساڵە ئەوان لەگەڵ پەکەکە ڕوبەڕۆنەوە ڕوویداوە لە بینیان و نەیانتوانیوە هیچ کامێکیان یەکتری تەواو بکەن و هیوادارم کە تورکیا دووبارە هەوڵ بدا پەکەکەش بێنێتەوە سەرمێزی گفتوگۆ و هەوڵ بدەن چارەسەرێکی گونجاو لە چارەسەرێکی سیاسی بۆ کێشەی کورد بدۆزنەوە چکە لە کۆتاییدا
هەر دەبێ بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ. بەڕێز لاهور تاالبانی زۆر سپاس دەکەین بۆ ئەم وتوێژە. سپاس کاک حەیدەرگیان، سپاس.